يعني ئەوەی کە دوای خوێندنەکەوێت دوای زانستەکەوێت چارەنووسێکی زۆر تاڵی هەیە کرێکایی دەست ناکەوێت. گەنجێک 11 بڕوانامەی هەیە و بە داشکاندنەوە دەیانفرۆشێت. دوای 16 ساڵ خوێندن و بەدەستهێنانی 11 بڕوانامەی بەرز بە بێئومێدیەوە ماندووبوونی ئەو چەند ساڵەی بە هەرزان دەفرۆشێت. محسین حەسەن گەنجێکی تەمەن 39 ساڵی دانیشتووی شاری سلێمانیە و کۆلێژی زمانی ئینگلیزی لە زانکۆی سلێمانی تەواو کردووە. ئەمانە پەیمانگایەکی ئەمریکیە لە سلێمانی بوو، هەموو مامۆستاکانم ئەمریکی بوو، هەر هەمووی ئەمە تایبەت بە ئینگلیزی و بە کۆمپیوتەر. تا ئێستا خاوەنی 11 بڕوانامەیە لە بوارەکانی زمانی ئینگلیزی و بیرکاری و کۆمپیوتەردا، بەڵام وەک خۆی دەڵێت جێگە نەماوە سەری پێدانەکەم بە ئومێدی ئەوەی دابمەزرێم و لە هەموو شوێنێک داوای پشگیریم لێ دەکەن و منیش ئەندامی هیچ حیزبێک نیم، تەنیا خاوەنی چەناڵی یوتیوبی خۆم و لەوێوە وانە بە فێرخوازان دەڵێم و وەک محسین خۆی ئاماژەی بۆ دەکات 13 ملیۆن بینەری هەیە لە نێو فێرخوازاندا کە زیاتر لە 440 کاتژمێر سەیری دەرسەکانیان کردووە. ئەو گەنجە ناومێدە و بۆ چوونی وایە کەوانەکان و کارکردن لە ڕێگەی یوتیوبەوە نەبووتە سەرچاوەیەک بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیانی و لە ئێستادا بە 11 بڕوانامەوە ڕۆژانە سەرقاڵی کرێکاریە و ئەو داهاتەی ڕۆژانە پەیدای دەکات لە کارکردن لە یوتیوبەکەی خەرجیان دەکات، بەڵام لە ئێستادا ناچار بووە بڕوانامەکانی بفرۆشێت و داشکاندنی بۆ کردووە. هەر بڕوانامەیەک بە 5,000 دینار دەفرۆشێت و هەروەک خۆی دەڵێت خەڵک دەزانن بڕوانامە هیچ نرخێکی لەلای ئەم دەسەڵات و حکومڕانیە نەماوە، بۆیە خەڵکیش ئامادەنین بەو نرخەش بڕوانامەکانی لێ بکڕن. داواکاری محسین ئەوەیە سەرۆت و سامانی ئەم وڵاتە بۆ خزمەتی کچان و کوڕانی بەتوانە تەرخان بکرێت. ئاماژەی بەوەش کرد لە سایی بنەماڵی بارزانی و تاڵەبانیەوە کەسانی لەش فرۆش و بێگانە بوونە ملیۆنێر و گەنجانی وڵاتیش بێ ئومێد بوون و هەر یەکەیان یان بێچارەن و زماونەتەوە یان ئەوانی دیکە بە قەدەرێک گیان و ژیانیان کۆتایی دێت. تۆی بینەریش پێدوانیە حاڵی زۆربەی گەنجانی هەرێمی کوردستان لە سایە حکومڕانی یەکیەتی و پارتی هاوشێوەی محسینەکان بێت.